الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. لدرس محاضرة أو رومان لا بربس شوار أسباب التأثر السلبي بالشبهات الفكرية المعاصرة، واتهو كاركاني كاريجري سلبي ونريني بشبهات وقمانا فكريها وترخيها كان هلبت كشبهات هي کاریگەریش دروستە بێ، کاریگەری شوبهاتیش گوتمان هەندێک کاریگەری ئیجابی هەن بە زۆر کەمترە لە کاریگەریە خراپەکانی بە تایبەتی بۆ کەسێک کەوا مسلح نەبێ بە چەکی بەرگری یان زانستی شەرعی. زۆر لە خەڵکی کاتێک کە تەحلیلی ئەو گرفتە و مشکیلە ئەکەن یان ئەو دیاردە کۆمەڵایەتی ئەکەن ئەچنە نێو هەندێک هۆکار یان حکم لەسەر ئەو مشکیلەیە دەن بە هەر شتێکەوە لە زەینی بە زەینی خۆیاندا بێتن یان لە نێو کۆڕ و مەجلیسەکان قسەیەک ئەکرێ ئەویش تەنها دووبارەی دەکاتەوە، هۆکارەکەی ئەوەیە و بەس. کاتێک کە بۆ نمونە پرسارێکی وا ئەکرێتن لیماذا یولحد بعض شەبابینا، بۆچی بەشێک لە گەنجانمان بەرەو فکری ئیلحاد ئەچن ئەبن بە مولحید بێباوەڕ ئەبن، ئینکاریەکەن لە بوونی خوا نەعوذ بالله، یان یونکرون السنە، بۆچی ئینکاری سنت ئەکەن فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرچاوەی دووەمی ئیسلامەتی. دەبینین بەشێکیان هۆکاری ئەو گرفتە لێک هۆکار یان لە دوان کوور دەکاتەوە، یەک هۆکار باسەکە یان دوان باسەکە، ئەوەشیان دروست نییە. ئەو مشکلەی شوبهات مشکلەیەکی معقەدە دامەزراوە لەسەر کۆمەڵێ هۆکاری تێکەڵکێش لە نێو خۆیان. بۆیە دەبینین مؤلفی کتێب ئەڵێ من ئەوەندەی بۆم ڕوون بۆتەوە دوای تەڕامان و وردبوونەوەیەکی زۆر هەموو هۆکارانە یان کۆمەڵ لەو هۆکارانەمان کۆ کردوتەوە کە بوونەتە هۆکاری ئەو گرفتە واتە شوبهات. دوای ئەڵێ پۆلێنیشیم کردووە، پۆلێنی کردووە، دابەشی کردووە بۆ چەند نەوعێک کە نەوعی ئەوڕۆ نەوعی یەکەم دەخوێنین لە دەرسی ئەوڕۆمان. النوع الأول مؤثرات خارجية وسأذكر منها 5 مؤثرات. دواتە کاریگەریە دەرەکیەکان و 5 لەو کاریگەریانە باسەکەم. یەکەمیان شەبەکات التەواصل الاجتماعی، لە پێشتریش باسمان کردبوو یەکێک لەو هۆکارە دیارانەی بڵاوبوونەوە و یان کاریگەری خراپی شوبهات شەبەکاتی تەواصل ئیجتیماعیە تۆڕە کۆمەڵایەتیەکانە. لە هیچمان شاراوە نییە کە بابەتی تۆڕە کۆمەڵایەتەکان چەند لایەنێکی خێر و چاکی هەیە لە چەند ڕووەکەوە خەڵک لە ڕووی معریفی و خێر و چاکە سوودی لێ ئەبینێ، لە ڕووی هەماهەنگی و پێکەوە بوون و زۆر بابەتەیە ئینسان کار ئاسانی تەنانجە با بڵێن شتێکی وەکو ڤایبەر جاروێ گروپێکی ڤایبەری دروستەکە هەم لە ڕووی زانستیەوە یان لە کۆمەڵی کەس کە هاوپیشەنە هاومەشروعن لەوێ ئەتوانن جۆرێک لە تەکافل و هەماهەنگیەک دروست بێت لە نێوانیانە. بەڵام لە هەمان کاتە گەورەترین هۆکاریشە بۆ خێرا دەستا و دەستکردنی گومانەکان. هیچ سەرچاوەیەک یان هۆکارێک بەقەت تۆڕە کۆمەڵایەتەکانێک کە بە خێرایی شوبهات دەستا و دەستیان پێ دەکرێت دەگاتە دەستی خەڵکی. و جیاوازیەکی تریشی ئەو هۆکارە ئەوەیە تۆڕی کۆمەڵایەتی کە ئەو زانیاری و شوبهاتت پێدەگەێنێ پرست پێ ناکە، ڕەنگە تو هەر ئەسڵەن بە دوای داناگەڕی هەر حەزیشی پێ ناکەی، بەڵام دێتە بەرچاوت دێتە بەردەست ناچارت ئەکا سەرنجت ڕاکێشێ بیخوێنیەوە گوێی لێ بڕا بگرێت کەواتە زانیاریەکە بەبێ دەستی تو بۆ تۆ دێت. جا لێرەوە خەتەرە مەترسیدارە ئەو بابەتە، چونکە هەموو کەس حازر نییە، گوتمان هەموو کەس ئەو سابیغاتەی پێ نییە ڕوبەڕووی بووێتەوە یان خەڵقانێکی پێکی لە ڕووی زانستی و معریفی بتوانین ڕوبەڕووی بێتەوە. بۆیە بینین خەڵکێکی زۆر دەکەوێتە ژێر ئەو ئیشکال و گرفتانە. لە هەمان کاتە ئەوانەی کە ئەسحابی شوبهاتن بابەتی بڵاوکردنەوەی شوبهەکانیان زۆر ئاسان بووە و لە نێو ئەوانەی کە ئەسحابی شوبهاتن خەڵکێک هەیە کە حەز بەو بازاڕانە دەکا ئامانجێکی لە پشتە، هەر خۆی جۆرێک لە نەخۆشی هەیە حەزی دەرکەوتنی زۆرە،
هەمیشە لە هەوڵی ئەوەدایە پەلا ئەکاتن ناوبانگێک دروستکار نازداوێک بۆ خۆی دروستکار لە نێو کۆمەڵگە. جا ئاسانترین ڕێگا بۆ خۆ ناساندن خۆ مەشهورکردن باوەڕم پێ بکەن لەو بارانەیە. عەرەب قاعیدەیەکی هەیە دەڵێ خالف تعرف کولیش قسەی جوانیە ڕەنگە زۆر جوان نەبی بەڵام ئەڵێ کابرا کەس نەیە ناسی سەرچاوی گوندی پیس کرد باو هاڵێ وانە بوو دوای خەڵک باسی کرد فڵانیش سەرچاوی گوندی پیس کردووە هەرچی نەبێ لەو بوارە خەڵک باسی دەکات کەواتە جۆرێک لە شوهرە و ناوبانگێک دروستەکە خەڵکێک هەیە بە دوای ئەو بابەتە دەسوڕێتن شتێکی نامۆ دەکاتن باسم کرد جارێکی تریش لە نەوەتەکان داوای لێبوردن دەکەم ئەگەر بەغەڵت قسەکەم تەفسیر مەکەنەوە گەنجێک لە مزگەوتمان پێیا بوو تازە تۆبەی کرد بوو لە ڕووی فکرەوە فکرێکی چەپ و خراپی هەبوو لە ڕووی سلوکەوە پیاوێکی مستەقیم نەبوو و ماشەڵڵا خەلەلی زۆری هەبوو خوای گەورە یارمەتی بدا ئینشاءڵڵا کە ئەلحەمدە خوای هیدایەتی داوە لە چی دەستی پێکرد لە پەنجە جوڵاندنی دینداریەکەی هاتە مزگەوت پەنجەی دەجوڵان زۆر بەعەنتیکەی دەیجوڵان سەرنجی هەموو خەڵکی ڕاکێشابوو لە مزگەوت هەندێک جنێویان پێدا هەندێک جنێویان بەو دینەش دەداکە ئەو هەڵی گرتووە نەعوذ بالله خەڵکیشی تووش گوناکە ڕۆژێک باسم کرد بانگم کردوتم فڵان کەس خوای گەورە مۆفەقت کە یا ڕەبی دڵم بە تو خۆشەکە هاتیوە مزگەوت و ئەوانە دەست خۆش بێ بس وەڵڵاهی دینداری لە پەنجە جوڵانی دەست پێ ناکە برایەکەم و ئەتۆ پەنجەی بۆ دەجوڵێت گوتی مامۆستا خۆت و مامۆسای بەحیساب ئەو فەرمودەی پێغەمبەر نەبینیوە لە سموت بەرێ وەڵڵا ئەوم بینیە فەرمودەکەی تریشم بینیوە و بۆ معلوماتی جەنابەت فەرمودەکەی تر کە دەڵێ مەیجوڵێنە بەهێزتریشە سەحیحتریشە ئەم بە دوواداچوون بۆ کردووە وە گریمان کاکاوە سەلمانمە هەردووچان سەحیح هیچ گرفتێکیان نییە دوو فەرمودەی سەحیحمان هەیە یەکشان بێ مشکلێ تەوحیدی موسڵمانان برایەتی وێک ڕێزی ناو مزگەوتی دروست دەکاتن یەکیشان گرفت دروستەکە ئەوەی کە بوویە سەبەبی ئەوەی خەڵک جونێوت پێ بدا خەڵک ڕقی لێ بیتەوە خەڵک بە شتێک کە تێ تایبەتی هەندێک شوێن هەیە تەقبولی هەندێک بابەتی وا ناکەن کە دوای ئەوە ئەساسی نە ئەساسی عەقیدەیە نە ئەخلاقیە نەچی ئەنی شتێکی زۆر بچووکە وەڵا بەگوێی نەکرد حتا ئاخری جێگەدا بێ و پیاو هەر مەبغوز بوو ئەنجا ناڕۆم زیاتر بۆی نەبیتە بابەتی غەیب هەرچەند ناوم نەگوتووە بەس مەبەسم لە چییە یعنی هەندێک شت هەیە بەو ناوە ناوی خۆی دەرکرد بوو بەو بابەتە ناوی خۆی دەرکرد بوو ئەگەر باسی پەنج دۆڵار شد نمونە بەوی دەهێنراوە ئاماژە بۆی دەکرد هەندێک خەڵکی حەزی لێ کە جۆرێک لە جیاوازتر بێت جیاواز دەکرد وەختێکی بەرنامێکیان دروست کرد بوو پێم وایە من جیاوازم جیاوازەکە ئەگەر حاشە بە بادانی سمتەکانیشی بێ دەبەرکردنی جلوبەرگی ئافرەتیش بێ نازانم چی هەر جیاوازە میم جیاواز بێ بەڵێ جاهەیە جیاوازەکانی خۆی لە ڕوویەکی تر ڕەنگە ئەوانەی پێتەقبول نەکرێت بەس لە بوارە ئاینەکە دێ شتێکی جیاوازتر ئەڵێت هۆکاری دووەم ئەلئەفلام والڕیوایات فلم و ڕیوایەتەکان چ ڕۆکە بەسەر هاتەکان ئەوەش کاریگەری زۆریان هەیە بەڕێزان قل أن تجد في الأعلام المرئي أو الكتب المقروءة ما يتمتع بجاذبية كبيرة للشباب من الجنسين مثل الأفلام والروايات دەگمەن شتێکی وە دەست ئەکەوێت لە ئیعلامی بینرا و کتێبە خوێنراوەکان کە ئەوەندە وەکو دەڵێ تام و چێژی عفەن ما يتمتع بجاذبية كبيرة ئەوەندە ناوی چیە جاذبیەت و سەرنج ڕاکێشانی زۆری و گەورەی هەبێ بۆ گەنجان لە هەردوو ڕێگە زینێرومێ وەکو فلیم و ڕیوایەت یعنی کەم شت هەیە بەقەد ئەو دووشتا سەرنجی گەنج ڕابکێشێ قوەی جاذبية هەبێ سەرنجی ڕابکێ بەلای خۆیدا کێشی بکات مما يوسع من الشريحة المتأثرة بها دەبینی کە ئەو شەریحەیە زۆر فراوان دەکا ینی ڕێژەیەکی زۆر لە گەنجان ئەو شەریحەیە ئەکەوێتە ژێرکاریگەری ئیشکالیە زۆرەکە لێرەوەیە کە ناڕاستە و خۆ تەئسیری لێ دەکاتن لە ڕێگای گواستنەوەی سەقافەی بێگانە کە سەقافی بێگانە تۆ دەیخوێنیەوە لە ڕیوایەتێکە یان لە ئیعلامێکە دەیبینی ناوی چییە سەواب و خەتەئی تێدایە ڕاست و هەڵەی تێدایە خێر و شەڕی تێدایە ئەو دێ بەبێ جاکردنەوە هەر هەمویان قبولی ئەکاتن ئەکەوێتە ژێرکاریگەری ئەگەر لەگەڵ قیەم و بەها ئیسلامیەکانی خۆشی نەگونجا و نەشیاو بێت ئێستا با بڵێن ئەفلامی زۆرجار قسە لەسەر فلامی تورکی دەکرێت ئەوەندەی خەڵکی ئێمە کچان و ژنانی ئێمە کاتی خۆیان تەرخانەکەن بە دیار ئەو مسەلسەلاتانە چارێکی ئەوەش بە دیار بابەتێکی بەسوود هەرتاقەتیان نامینێت بە دیار بابەتێکی تر دانیش دوایە ئەو سەقافەی ئەگەر جاروێ سەقافی با بڵێن کۆریە
هندیە ئەوانە شەیە لەناو ئەفلام و ڕیوایەت ڕیوایەتێکە کتێبێکە دەخوێنێتەوە ڕۆمانێکە دەخوێنێت ئەو ڕۆمانە ڕەنگەشتی زۆر جوانی تێدایە بەڵام هاوکات زۆر نەخۆشی و ڤایرۆسیشی تێدایە ئەو کەسە هەڵی ناسەنجێنێ یا ئەو تااقەتی هەر نییە هەر جیاوازیش لە نێوان بابەتەکان بکە هەر هەمووی قبولی دەکەوێت بۆ دەبینی ئەکەوێتە ژێر کاریگەری کارکتەرێک لە نێو ڕۆمانەکەدا هەیە حەزەکە خۆی ڕۆڵی ئەو کارکتەرە ببینێت جارویە ئەگە خۆشی ڕۆڵەکە دەبینی لە ناوی کارکتەرەکە لە کچەکەی لە کوڕەکەی دەنێت لە کەسوکاری بنەماڵەکەی دەنێت یان شێوەیەک تەقلیدێکی دەکات لە جلوبەرگا لە سەر و سیما و پرچ و نازانم چییە لە قسەکردنە تا دوای یەکەوێتە ژێر کاریگەری جارویە لە شتەکە حساب بۆ حەڵاڵ و حەرام و دینەکەی خۆشی ناکات خاڵی سێم ئەوەیە عەفوم کەن ناوی چییە بابەتی ئینتیحار خۆ کوشتن چەند دیاردەیەکی زۆر قێزەوەنە حەقوی هەمووان جوێ دەبین کابرا بۆ ناوی ئەوەی کە گوایە شاعیرێکەوە پرچووی ئەوی خۆ دەکا چونکە شاعیرێکی بەناوبانگ وا ژیا و کۆتایی وا بە ژیانی بیست دەبێت دەچی هەمان ئەچێتە نەو بابەتەکە بە شتێکی مهم تێدەگات خاڵی سێم یان هۆکاری سێم التواصل والاحتكاك المباشر بالثقافات الأجنبية عن طريق الدراسة ونحوها پێگەیشتن و بەریەکەوتنێکی ڕاستەوخۆ لەگەڵ ڕۆشنبیری بێگانە لە ڕێگای خوێندن و دیراسە و هاوشێوەکانی ئیشکالە هەرە دیارەکە لێرە ئەوەیە گەنجی موسڵمان کاتێک کە ئەچێتە خوێندن و دیراسە بە تایبەتی دیراساتی عولیا خوێندنی باڵا یان بە تایبەتی لە دەرەوەی وڵاتی خۆی لە سەر مەقعەدێک کورسێک دائنیشێ وەکو خوێنکار و فێرخواز و قوتابیەک کە زانست وەرەگرێ لە چێ من معلمین غیر مسلمین مامۆستای مسلمان نا هەندێک مامۆستای وایە کە ئەسڵەن هەم مسلمان نییە و ئیوا هەیە لە ناویانە زۆر ئیحتیما بە بڵاوکردنەوەی ئەفکاری ئیلحادی ئەدات بڵاوکردنەوەی شوبهات یان حتا فکری ئینجیلیەکان بۆ نمونە هەن تەبشیریەکان هەن هەندێک مامۆستامان هەیە بە ویژدان یعنی ئەگەر مسلمانیش نەبێ ینی لایەنگیری ناکاتن بێلایەنانە دەرسی خۆی ئەڵێت و مادە عیلمیەکەی خۆی ئەڵێت بەس ئیوا هەیە بەمەبەست هەر ئەسڵەن هاتوتە بەو شوێنانە وەکو مامۆستا و ئەو مادەی وەرگرتووە بۆ ئەوەی لێرەوە دەزە بکاتە ناو فکری مسلمانان ئەو گەنجە شوبهەی بۆ دروستەکە یان لانی کەم ئیسلامی ئەوەندە لە بەرچاو دەخاکەوە کەڵکی ئەوی نەمێنێت یان ئەو کەلکی ئیسلامی نەمێنێت نمونە مەبەستمان لە دەروی وڵات لە ئێستاش کۆلێژ کراوەتەوە هەر کۆلێژی دیراساتی ناویچە ئینجیلی و عەفوەن نەساڕیە خەڵکیش دەچێت و منداڵی موسڵمان دەچێت ئەوێ دەخوێنێت مثلا کۆلێژەکەی بەناوی بڵێ بەڵێ کولی قەڵاوانە کولی شەریعە ئەشهەر هەیەتەوە ئەو جودایە هەر کۆلێژی تایبەت هەیە وازام لە لای عنکە دەزانم ئەوە لە شەریعەش هەیە ئەوە بەس بۆ بەراوردێکی دینەکانە بۆی ئیطلاعێکی عامت هەبێ بەسەر دینەکان بەحسە دەزانم تقریبی ئەوە ئەگەر بۆ خەڵکێکی پسپۆر زۆر ئاساییەت و زەرورە بزانی کە با بڵێن بە ئاینی زەردەشتێت چی ئاینە چی لەکوێ هاتووە زانیارێکی سەرەتایی هەبێ باش لانی کەم ئەوە مامۆستایەکمان لەگەڵدا بوو لە کۆلی شەریعە وەختۆی دیگە وەڵڵاهی ئەوڕۆ چوومە لە مزگەوتێ ئەو ئەدیانەم دەخوێند هەر ئیستیغفارم کردووە ئەو هەموو بتو سەلەمیان بە من لەبەر کردی هەدەم گو ئەستەغفیرڵڵاه خوایە هەموو خوایە بە چاوان شەک کامە لە شێڕە التواصل يعني بيجيشتن احتكاك بريه كوتن المباشر راسه وخو بالثقافات الأجنبية وتبرش بيريا بيجاني كان للرجاي دراسة وخندر للرجاي دراسة وخندر أتو لقال عندي خلق دقيقة أكتر لقال عندي كان روبيو ويا أول شيء درس بيلوه جاري مع مساكان بخوان هالجري فكري الحادن يعني هالجري فيروس شبهاته لو رجع دسي دقاته جنجش كواش شهر زاينية أو جنجش أكيد تجر كاريجري بله خلشي عوامي خونا وسط خلشي كردستان يعني راستا نيتي كتاب خامني خلقتي مسلمان دين دار بتايبتي دا كوبا يعني وين كم تمنية بيتن
يعني بنيتك صعب زور قروب تيخو يعني خوي دنيا تختار خانه مكتب فيرا علم مزان استكينك بيتن حتى الآن ما مستعاني خوش معنا يخرج كردستان بيكون سكري خوي دنيا مكتبه بلام نازني لو مكتبي تصدق وزري تصدق خندري يعني هم لازم أجر خوش كمان هي برا مان هي سكري كمان هي يعني بيان بلين دخل تصدق كنت سفير دقرين يعني تصدق خندري لا مكتبي أنا عاد كمان مستع يعني أواني كدقرين ما مستعي عين حتى لما مكتبي نازن نبقى قصتي برنامج يعني وسيستم يعني وتشار زيان يعني سيرو في الاستماع مستعمل يكون بوهات قلتي ما مستبشر يكمل قلت مضل فرمون قلتي آية خوي جورة كده خوا إيشي خوي جورة تيا قلتي خوي جورة تصدق على سلمى قلت ملو بسعر عندك قلت والله هي وبيوني بعينه بما مستعين لغرفة بمي قلت يا طلب كان أو سبسة لهمو آين شي لو بس كده يعني أو بسعر ما مستعين يقول طلب كان جوانا قلت يا مزورم بينا خوش بقول بقصي كم بس طلب كان هم ديان قلت يا ربارتين ذهبوا أنا بخوا والله هنا هو يعني بخوا أو دخوا نعوذ بالله يعني مستمعي ما مستمعي كلام كتبه كان مدى جزالية لوش مصيبتر مادي آيني جاري ويا ددريته كسك ديني هرنية بلى هو كتابك أبو لنا وتكان خدمة ونازم نعمل كيك بو العلمانية وثمارها الخبيثة لو باسي أودا كاتن شون دين براوز آخره مادي ديني لوقت خوي لمصر دستيان بكردية حتى ما مسايك الدرسي دين جيدته حتى دمتشاوي كسيكي ورقاوي وأوانيك حسب تشاريناكي تنان موسيقي خرابات هم مشتكي حتى شوينا كيان شويني خرابة بحال جا باسي كمل الشدة كاتن جاليرش أو دردمان هي بدأ خوضة والله هلا هودي هي إذا أنا مكتبة كمان آخر من بيم قلتي مشكلة إنه ما مستعكي بجد بيقنع أنا مش الدرسي نا والله ما مسامتينا ناو درس خومان بوي بيرابجين إن شاء الله تاويكن يعني لاني كم أو هكارة درجة كان دڵێ بینە قوتابیەکە ئەگەر چی ئاستێکی بەرزی ئیمانی و تەقواشی هەیە یەقینیشی هەیە لە زانستە شەرعیەکانیش مستەوایەکی باشی هەیە ئەدەواتی معریفی باشی بەدەستە ئەتوانێتەوە زانیاریەکان تەقیم کاتن تەنانەت ڕخنەشیان لێ بگرێت بەڵام دەبینی هێواش ئەکەوێتە ژێر کاریگەری بابەتەکەی بەلای سادە و ئاسانە بێ تا خۆشی دوایە دەرەچێت لە بابەتەکە چوارەمیان انتشار الشهوات المحرمة بڵاوبوونەوەی ئارەزووە حەرامەکان کە بەداخەوە لەو چەند ساڵی دوایی هێزگار زۆر ئەوە هۆکاری گەورەیە